بێگومان پێشنیارەکان پێکەوە ئەبێ هەنگاوی هەمومان هەنگاوی بۆ بنی ئەویش تەکلیفی پارتی بکە. من ئەوم عەرز کرد کە ئەبێ پارتی مەسەلەکە بجوڵێنێ، پارتی وەکو حیزب تەرجەمەی ئەو پێشنیارانە بکە بە عەمەلی بچێتە مەیدان و مرونەتیش بنوێنێت، چونکە ئیشەکە ئیشی بە مرونەت هەیە. چاکسازی بێگومان چاکسازی ئێمە ئەگەر یەک تۆزیش بێ پێمان باشە، جا ئەگەر زۆریش بێ باشترە، بەڵام ئەوەش پێویستی بە تەفعیلکردنی پەرلەمان هەیە، بە تەفعیلکردنی دەزعای قەزایی هەیە کە ئێمە ڕەنگە پێویستی بێ و چاکسازی وەکو بڵێ چوارچێوەی فراوانتری هەیە لەوەی کە ئێستاکە هەیە، بەڵام ئەمەی کە کراوە دەستیان خۆش بێ باشە پیادە بکرێ و عەمەلی بکرێت، چونکە ئەمە هێشتا هەر بڕیارە نەخێر لەو قڕی خراپیان نییە. بەڵێ ناخێر لێک نزیک بوونەوە هەر بەردەوامە. ئێمە دژی گرژین ئەسڵەن ئێمە چارەسەری گرژیەکانەکەین، چۆن خۆمان بینە بەشێک لە گرژی شتیوان نییە. ڕەنگە بۆچوونێک یا لێدوانێک یا شتێک لێک حاڵی نەبوونێک ممکنە ببێ، ئەوانە شتێکی بەسیتن و ڕاگوزەرن، یعنی ناتوانێت کاریگەری ببێ. ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دەمێکە پێکەوە خەباتمان کردووە و پێشکەوە کاری زۆریش ماوە هێشتا بیکەین.